بەڕێبەرە دۆزیمەوە لە پارکەکەی جاران. پێشم کۆ پێشم کۆ. بڕۆ ئەودن پارەی پێیاکەم پارە بڕۆ هەتا $100 گران نەبوو بڕۆ پارەی بکە $1 هەستە دەی. يعني بابا أتوقع يا ثقة مثلا ما مش النبي بس دەمەوێت تێبگەم ئەتو ئەو هەموو پارەی چ لێ دەکەی؟ لا من دري أوي كرديتمان بدو كراي بابردي كاتينا من لەبەر تۆمە نامێ پەیوەندی لەگەڵ عایلەکەت تێک بچێت. ئەرێ بەس نییە پێشەممە کاتژمێرنەوە.